خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. کۆنفرانسی وارشۆ تایبەت بوو بە باری ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پاش کشانەوەی ئەمریکا لە سووریا. واشنگتن سەرپەرشتی ئەو کۆنفرانسەی دەکرد، بەشداربوانی کۆنفرانسەکە هاوڕان لەسەر گەورەترین هەڕەشە و مەترسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەپێی ئەوەی بەردەوام گوێم لێ دەبوو لەو توێژە ئاشکرا و تایبەتەکانیشدا هەبوونی تێگەشتنی هاوبەش بوو کە مەترسی هەرە گەورە بۆ ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆماری ئیسلامی ئێرانە. بەڕاستی لە یەکێک لە دانیشتەکانماندا کە ژمارەیەکی بەرچاوی نوێنەرانی وڵاتانی عەرەبیش تێیدا بەشدار بوون، بە ئاشکرایی و کراوەیی پرسیاریان لێ دەکرا مەترسی هەرە گەورە لە ناوچەکەدا چییە؟ هەر هەمویان دەڵێن کۆماری ئیسلامی ئێرانە. کۆنفرانسی وارشۆ هاوکات بوو لەگەڵ چلەمین ساڵیادی کۆماری ئیسلامی ئێراندا. لە کۆنفرانسەکەدا بەشداربووان ئاماژەشیان بەو نەهامەتیانە کردووە کە گەلانی ئێرانی تیایدا دەژین. هەر بۆیە گرتنەبەری ڕێوشوێنێک بەرامبەر ئێران بە گرنگ زانراوە. ئەوەی جۆمان لێ دەبێت لە دوای کۆڕ و لە ڕێبەرانی ئیسرائیل و وڵاتانی عەرەبیشەوە سوربوونی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەسەر هاوهەڵوێستی لەگەڵ ئەمریکادا دژی دوژمنە هاوبەشەکەیان لە ئێراندا. ئێستاش داوا لە هاوپەیمانە ئەوروپایەکانمان دەکەین تا بێنە ڕیزی ئێمەوە لە پێناو گەلی ئێراندا کە مەینەتیەکی زۆریان بینیوە و هەروەهاش تا کۆتایی بە 40 ساڵەی جموجۆڵ ترسناکەکان ئاژاوە جێڕەکان بهێنرێت لە سەرانسەری ناوچەکەدا کە لە ئەستۆی ڕژێمی تارانە. ئەم ڕێوشوێنە نوێیەش وەک گەورە کاربەدەستانی ئەمریکایی دەڵێن ناکرێت هیچ دوودڵیەکی لەگەڵدا بێ بۆ ڕەتکردنەوەی سیاسەتەکانی ئێران لە ناوچەکەدا. دەبێت ڕوون و ڕەوان بین، هیچ دوودڵێکمان نەبێت لەوەی پێویست بە سزای زیاتر و فشاری زیاتریشە بۆ سەر ئێران. پێشمان وایە ئەو فشارانە دەرفەت دەدەنە گەلی ئێران تا بگاتە ئەوەی ڕێک و ڕەوان شایستەیەتی. پێمان وایە پێویستە حکومەتی گەندەڵ و مەلا ڕێبەرەکانی ئێران ڕەت بکرێنەوە و هەروەهاش ڕێگەگرتن لەو سامان و سەرچاوانی بەکاری دەهێنن بۆ وێرانکردن وەک لە وڵاتانی سەراسەری جیهانەوە بیسمان. تەواوی بەشداربوانی کۆنفرانسی وارشۆ هاوڕابوون لەسەر مەترسیەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، مەترسی لەسەر بەرژەوەندی گشتی وڵاتەکانیان. هیچ بەشدارێک هیچ وڵاتێک لە کۆبوونەوەکاندا داکۆچیان لە ئێران نەکرد. هیچ وڵاتێک ڕەتکردنەوەی نەبوو تا نکۆڵی لێ بکات و لەو ڕاستیانەی لەسەر ئێران خرانە ڕوو. لەسەر مەترسیەکانی ئێران و سروشتی ڕژێمەکەی تێکڕایی هەبوو. ئەو هاوڕاییەش هەر تەنها لەسەر بەرنامە ناوچەکەی ئێران نییە، بەڵکو ژمارە بابەتی تریش هەن لەسەر ئێران کە جێی نیگەرانی وڵاتانی جیهانن، بەڵام پێدەچێت بۆ رووسیا جێی نیگەرانی نەبن. بەڕاستی هەواڵویستێکی بەرچاومان بینین لە وارشۆ سەبارەت بۆ مەترسیانی ئێران لە ناوچەکەدا هیناوەتە ئاراوە بۆ هاشتی و ئاسایش. ئەمە هەر تەنها بەڕامە ناوەکیەکە نییە، موشک و ملیشەکانن لە لوبناان و سووریا و عێراق و یەمەن و بەحرەین. زۆر وڵاتمان هەن پێکەوە گەریبوونەتەوە و قسە و باسی ڕەشتیان کردووە لەسەر مەترسیەکانی ئیران. ڕۆسیامان بانگهێنج کرد بەڵام بەداخەوە نەهات. پێم وایە دەرفەتێکی باش دەبوو مۆسکۆ بەهاتایە و باسی لەو سەختیانە بکردایە کە ڕۆبەڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبنەوە. نزیکەی 70 وڵات بەشداریان کرد و خۆشحاڵین بۆ بەشداریەیان. زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان کۆماری ئیسلامی ئێران دەستی لە هەر جێیەکدا هەبێ ئەوە ئاژاو و گێرە شێوێنی لەو ناوچانەدا بەردەوام بوونیان هەیە. چاوی واشنگتن بۆ ئەم بەرنامەیە میوانداری باربارا سلەیڤن دەکات. باربارا ئەندامی باڵایە لە ئەتلانتیک کانسڵ و پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و خاوەنی دەیان لێکۆڵینەوەی تایبەتیشە سەبارەت بە ئێران. باربارا سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا و یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەم کۆنفرانسەی وارشۆ شتێکی پێویست بوو کە ئالەم کاتەدا بکرێت. ڕووداوەکی زۆر سەیر بوو، پەلەکردنی پێوە دیار بوو لە ئامادەکردنیدا، لەگەڵەوەشدا کە نزیکەی 70 وڵات بەشدار بوون تێیدا، بەڵام زۆربیان لە ئاستێکی نزمی دیپلۆماتیدا بەشدار بوون. ئوروپایەکان و بریتانیەکان کاربەدەستی ئازنزمیان ناردبوو. یەکەتی ئوروپاش بە هەمان شێوە رووسیا و تورکیاش تێیدا بەشدار نەبوون، بێگومان ئێرانیش بانکێژ نەکرابوو. تەنانەت فەلەستینەکانیش بەشداریان نەکرد لە کاتێکدا دەبوو کۆنفرانسەکە سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت. هەر بۆیە کۆنفرانسێکی سەیر بوو. ینی بەڕای تۆ ئەمانەی کە بەشداریان نەکردووە دەبێتە مای ئەوەی کە بڵێن کۆنفرانسەکە نەیتوانی ئامانجی خۆی پێچێت؟
Again, I'm not really sure what the goal was, except perhaps to be another venue for anti-Iran دڵنیا نیم لەوەی ئامانجەکە چی بوو تەنها ئەوەندە نەبێت کە بڵێم شوێنێک بووە بۆ زمانێکی دژە ئێران لەلایەن بەڕێوەبەراتیەکەی ترامپەوە لەلایەن ئیسرائیل و هێندێک وڵاتی عەرەبیەوە پێم وایە دەشێت بۆ ئیسرائیلەکان بەسوود بوو بێت لەوانەیە بۆ ساعودیەکان و میرنشینە یەکگرتووەکانی عەرەب و بەحرێنەکانیش ئەم وڵاتانە هاوڕان لەسەرەوەی ئێران هەڕەشە و مەترسیە لە ناوچەکەدا بەڵام بۆ واشوان هەڵبژارد خۆدایانتوانی لە شوێنێکی تر کۆ ببنەوە وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام دیارە بۆ ڕێبەرانی عەرەب ئەوە باشتر بوو بێت لە ئوروپا لەگەڵ سەرۆکوەزیری ئیسرائیل کۆ ببنەوە وەک لە وڵاتەکانی خۆیان هاوکات داوای جێگری سەرۆکی ئەمریکا تا ئوروپا لە ڕێکەوتنە ناوچەکە بچێشیتەوە لەلایەن هەموو ئوروپاوە بە پۆڵەنداشەوە ڕەت کرایەوە. من لەسەر مەسلەی ئەوروپا و ئەمریکا دوایی دێمەوە سەر ئەوە بەڵام پێشوەخت دەمەوێت ئەوە بزانم بۆ خۆت ڕادوان نییە کە ئێران بەڕاستی مەترسێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی ئەو جموجۆڵانی کە لە ناو وڵاتەکانی ئەو ناوچەیەدا هەیەتی عێراق بنمونە سووریا یەمەن بەحرەین و زۆر شوێنی تر تەنانەت ئەفغانستانیش. I think Iran clearly has expanded its influence enormously in the region. پێم وایە بە ئاشکرایی ئێران بە شێوەیەکی بەرچاو کاریگەریەکانی لە ناوچەکەدا فراوان کردووە بەشێکی ئەمەش دەگەڕێتەوە بۆ هەڵەی هێندێک لە وڵاتانی ناوچەکە با ئێمە سەیری لوبنان بکەین حزبوڵڵا پاش هێرشەکانی ساڵی 1982 ئیسرائیل بۆ سەر لوبنان دروست بوو ئەگەر سەیری عێراق بکەین پاش هێرشەکانی ساڵی 2003 ئەمریکا ئێران دەستی لە عێراقدا کرایەوە با سەیری یەمەن بکەین بڕیاری سەعودیەکان بوو بۆ بردمانکردنی ئەو وڵاتە و ئەمەش دەرفەتی زیاتری بە ئێراندا لە ڕێی حوسیەکانەوە کاری خۆی بکات بۆ سووریاش سەرهەڵدانێکی جەماوەری هەبووە لەلایەن ژمارەیەک وڵاتانەوە پشتیوانی دەکرا وەک ئەمریکا سەعودیە و قەتەر ئیتر ئێران و رووسیا بۆ پشتیوانی ئەسەد دەچنە ناو سووریاوە بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر ئێران ئاوهای نەکردبایە ئەوە بۆ خەڵکەکەی خۆی زۆر باشتر دەبوو هەرچەندە دەیانگوت خۆیان وا لەژێر هەڕەشەی ئیسرائیل و سەعودیە و ئەمریکادان جا بۆیە دەڵێم دەبووایە کۆنفرانسێک هەبوایە کە هەموو لایەنەکان تێیدا بەشدار بوونایە و قسەیان لەسەر چۆنیەتی ڕاگررتنی ئەم قەیرانە بکردایە چونکە بە دوورخستنەوەی ئێران ئەم هەموو کێشانە چارەسەر ناکرێن بەڵام ئەمە ئەو شتەیە بەڕێوەبەراتیەکەی ترامپ دەیهەوێت بیکات. چۆن ینی ئەم جۆرە سیاسەتی کە بەڕێوەبەرایەتەکەی ترامپ گرتوێتیە بەر ینی مە وەکو لە زۆر نێوەندی شۆ لێرە لە واشنگتنەوە جۆمان لێبوو تەنها ئەوەیە کە ئێران ڕەفتارەکانی خۆی بگۆڕێت لە جیانێکی وەکو ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕای تۆ ڕژێمێکی وەکو ئێرانی ڕەفتاری خۆی دەگۆڕێ. First of all, I think there are people in the Trump administration who are not interested in Iran. لە پێش هەموو شتێکەوە خەڵکان لە ناو بەڕێوەبەراتیەکەی ترامپدا پێیان باش نییە ئێران سیاسەتەکانی خۆی بگۆڕێت بەڵکو دەیانەوێت حکوومەتی ئێران بڕوخێنن ئەمەش لەو لێدوانانەوە زیاتر دەردەکەون کە داوای سزای زیاتر دەکەن بۆ سەر ئێران لە کاتێکدا گەلانی ئێران دووچاری مەینەتی بوونەتەوە بەهۆی کشانەوەی تاگلایانەی ئەمریکا لە ڕێکەوتنی ناوکەی جافشاری زیاتر ینی مەینەتی زیاتری خەڵک نەگڕوخانی حکوومەتی ئێران وەک تۆ ئاماژەشت پێکرد ئەو ڕێژەم و سیستەما 40 ساڵە لەوەیە و لە سزاکانی پێشتر ڕزگاری بووە لە شەڕی عێراق ئێران ڕزگاری بووە لە هەموو جۆرەکانی تری فشاریش هەر بۆیە پێم وانییە سیاسەتەکانی ئەمریکا ڕفتاری ئێران بگۆڕن پێم وایە ئەو هەڕەشە مەترسیانەی ئێستا ڕێبەرانی ئێران هەستی پێدەکەن کە سەرچاوەکانیان ئەمریکا و ئیسرائیل و هێندێک وڵاتی عەرەبیە وەها دەکات هێندێک بەشی ناودەسەڵاتی ئێران بەهێز ببن وەک هێزی قودس پاسدارانی شۆڕش و ئەو بڕوایە ژلای ڕژێمی ئێران تۆکمەتر دەکات کە پێویستە هێزی بەرگری هەبێت پێویستە پشتیوانی لایەنەکانی سەر بە ئێران و ملیشاکان بکات لە پێناو پاراستنی وڵاتەکەیدا هەر بۆیە دەبوایە بۆ بەرەنگاربوونەوەی ئێران ئەمریکا لە ڕێککەوتن نامەکەدا ماباوە و سزاکانیشی نەسەپاندبا سەر ئێران. لەگەڵ ئەو هاوڕایی لە ناوچەکەدا هەیە لەسەر ئێران پێ ناچێ هێشتا ئەوروپا خۆی یەکلا کردبێتەوە لەسەر دۆسەی بەرنامە ناوچەکەی ئێران بەڵام ئەوروپاییەکان باس لە نیگەرانی هاوبەشەکانیشیان دەکەن لەگەڵ ئەمریکادا.
have different views on the implementation of the nuclear deal with Iran. ڕوانینی جیاوازمان هەن لەسەر چۆنێتی جێبەجێکردنی ڕێکەوتنە ناوەکیەکە لەگەڵ ئێراندا بەڵام پێویستیشە باس لەو ڕوانینانە بکەین کە هاوڕاین لەسەریان هێشتاش ڕوانینی هاوبەشمان لەسەر سووریا هەیە وەک پێویستی بە چارەسەری سیاسیانەی قەیرانەکە پێم وایە هاوڕاین لەسەر بەرنامە موشکیەکەی ئێران و هەروەهاش لەسەر هەنگاونان بۆ ئاشتی لە یەمەن. ئەوروپا میکانیزمێکی نوێی داناوە بۆ کارداریکردن و گواستنەوەی پارە لەگەڵ ئێراندا. واشنگتن لەو بڕوایەدایە ئەو هەڵوێستەی ئەوروپا لە بەرژەوەندی ئەوروپاییەکان نییە و هەروەها بەسوودیش ناگەڕێتەوە بۆ گەلانی ئێران. Some of our leading European partners have not been nearly as cooperative. بەداخەوە هەندێک لە وڵاتانی پێشەنگی ئەوروپا کە هاوپەیمانن وەک پێویست هاوکارمان نەبوون و لە ڕاستیشدا میکانیزمێکیان دروست کرد بۆ کەمکردنەوەی کاریگەری سزاکانمان. ئێمەش ئەو میکانیزمە بە هەوڵێکدا دەنین بۆ شکاندنی سزاکانی سەپێنراونەتە سەر ڕژێمی بکوژی ئێران. ئەوە هەنگاوێکی نەگونجاو و ئێران بەهێز دەکات و ئەوروپا لاواز دەکات. ئەوروپاش زیاتر دوور دەخاتەوە لە ئەمریکا. ئێستا کاتێتی هاوپەیمانە ئەوروپایەکانمان لە ڕێککەوتنە ناوەکیەکە بکشێنەوە و لەگەڵ ئێمەدا بەشدار بن لە دانانی فشاری زیاتری ئاوری و دیپلۆماسی لەسەر ڕژێمی ئێران تاگەلی ئێران و ناوچەکە و جیهانیش بگەنە ئەو ئاسایش و ئاشتی و ئازادی شایستەین. ئەوروپاییەکان زۆر خۆیان بە نزیک نابینن لەگەڵ سیاسەتەکانی کۆشکی سپیدا بەڵام وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن لەوانەیە دەستکەوتێکی ئەو تۆی بۆ وڵاتی میوانداری کۆنفرانسەکەدا تیادا نەبێت. This conference has been coined as an anti-Iran conference. کۆنفرانسەکە بە کۆنفرانسێکی دژە ئێران دەناسێت لەوانەشە بە خواستی پۆڵەندا نەبێت بەڵام پاشخانی ئەم کۆنفرانسە بە بێگومان مشتومڕەکانە لەسەر ئایندەی ڕێکەوتی ناوچی ئێران و هەروەهاش ڕێبازی ئەمریکایە. ترامپ لە ڕێکەوتنەکە کشاوەتەوە و پێدەچێت ئەم کۆنفرانسە سوودی بۆ ئەمریکا هەبێت تا چەند وڵاتێک بچنە پاڵ ئەمریکا و ڕەوایی بدەن بە کشانەوە لە ڕێکەوتنەکە. ئەگەر پۆڵەندا دەستکەوتێکی ئەوتۆشی نەبێ بۆ مانایە نییە کە بگوترێ ئەم وڵاتەی ئەندامی یەکێتی ئەوروپا جۆرێک لە گیانبازی سیاسی نەکردووە. The risk is that indeed Poland puts all its eggs into one American or really Trump's basket. مەترسیەکە لەوەدایە پۆڵەندا هەموو هێلکەکانی دەخاتە سەبەتەکەی ئەمریکاوە یان ڕاستیل بیڵێم سەبەتەی ترامپەوە بەبێ ڕەچاوکردنی پەیوەندەکانی لەگەڵ وڵاتانی تری ئەوروپادا. ئەلبەتە دەزانین دۆسی ئێران دۆسیەکی مشتومڕ لەسەرە لە نێوان یەکێتی ئەوروپا و ئەمریکادا. هەر چۆنێک بێت واشنگتن بەردەوامە لە هەوڵەکانی بۆ کۆکردنەوەی دەنگی زیاتری پشتیوانی لەو سیاسەتەی بەرامبەر ئێران هەیەتی. هیوادارین هەموو حکوومەتەکانی بەشدارن لێرە پشتیوانی لەو ڕێبازە بکەن کە ئێمە بڕوامان پێیەتی. ئەوەی من بڕوام پێیەتی ڕێبازی حکوومەتەکەمە تا هەڵوێستێکی توندمان هەبێت دژ بە ئێران. هەبوونی هەڵوێستێکی بەهێز یانی کارداری لەگەڵ ئێراندا نەکەین. ئێران لە پەراوێز بنین هەروە چیمان لەدەست بێت بیکەین تا سیاسەتی خۆی بگۆڕێت. ئەگەر سیاسەتی خۆی نەگۆڕێ ئەوە ڕژێمی ئێران بگۆڕین. باربارە ئەوروپا ئاماژە بەوە دەکا کە هێشتا زۆر دۆسەی هاوبەشن لە بینی ئەمریکا و ئەوروپادا. بەس بەڕای تۆ زمینەی جیاوازیەکانیان زیاترە یاخو زمینەی هاوبەشیان زیاترە و گەورەتریشە بەرامبەر بە ئێران. دەزانی من وەک تراژدیایەک سەیری کشانەوەی ئەمریکا دەکەم لە ڕێکەوتنە ناوچیەکە چونکە ئەگەر ئەمریکا بمایەوە ئەوا دەیتوانی لەگەڵ ئوروپادا کاری خۆی بکات بۆ قەناعەت پێکردنی ئێران تاوتوێژ لەسەر دۆسیەکانی تر بکات بە تایبەتیش بەرنامەی موشەشی و بەکارهێنانە لەشکریەکانیشی لە ناوچەکەدا. بەڵام چونکە ئەمریکا تاگلایەنە لە ڕێکەوتنەکە کشایەوە ئیتر کلێنەکەی لەگەڵ ئوروپادا گەورەتر کرد. لەمەیاندا جێگری سەرۆک ڕاست بوو کە جیاوازێکی گەورە هەیە لە نێوان هەردوولادا لەسەر ئەم دۆسیەیە. ئەمەش ئوروپا دەخاتە پێگەیەکی قورسەوە. چۆن ئوروپا دەتوانێت داوا لە ئێران بکات لە بەردانواندنی زیاتر بکات لە کاتێک سوودێکی ئەوە تۆی بۆ نەگەڕاوەتەوە لەسەر ڕێکەوتنەکەی. دەیڵەمەوە کشانەوە بڕیارێکی خراپی بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ بوو. ئەوروپاییەکان چ سوودێک لە ڕێکەوتنە ناوچەکە دەبینن لە کاتێکە نیگەرانیەکی زۆر لە وڵاتانی ناوچەکەدا هەیە بەرامبەر بە ئەگەر و نەگەرەکانی ئەو مەترسیانی ئەو بەرنامە ناوچیە لە پاش ڕێکەوتنەکەش کە هەیەی ئەوروپا چ سوودێکی ئەوەندە گەورە دەبینێتە ئەم جیاوازیە لەگەڵ واشنگتندا دروست ببێ.
You know, I think it's very unfair to say the Europeans were upset because of economic interests in Iran. Those are very small. نزانی پێم وانی ئەوە شتێکی ڕەوا بێت بگوترێت ئەوروپایەکان لەبەر بەرژەوەندی ئابووریان ناڕزاییان هەیە. ئەوە شتێکی زۆر بچووکە بە بەراورد لەگەڵ ئەو بەرژەوەندیانەی لەگەڵ ئەمریکادا هەیەە. ئوروپایەکان پشتیوانێکی بەرچاویان لە ڕێکەوتنە ناوەشتیەکە کردووە چونکە بڕواایەکی تەواویان هەیە ئێران ڕادەگیرێت لە بەدەستهێنانی چەکی ناوکی و بڵاوکردنەوەی مەتریاڵی ئەو جۆرەچەکانە لە ناوچەکەدا. جا ئاسایشی نیشتیمانی هۆکاری سەرەکی بوو بۆیان کە بەو ڕێکەوتنە قایل بوون. ئێستا ئەمریکا لە ڕەوشێکی باشدا نییە. ئەوە تا زۆرێک لە کۆمپانیا ئەوروپایەکان ئێرانیان جێهێشتووە و هەڵسەنگاندنی خۆیان کردووە کە ناتوانن بەرامبەر سزاکانی ئەمریکا بوەستنەوە. ئوروپا هەوڵی خۆی دەدات لەڕێی ئەو مکانیزمەی دایناوە تا کۆمەکی مرۆڤی لە ئێراندا بپارێزێت. کاتێکیش ئەمریکا دەڵێت ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دژی بەرژەوەندی ئوروپا ئەمریکاشە ئەوە پێم وایە زیانێکی زۆر دەدات. کاتێک جێگری سەرۆک و وەزیری دەرەوە باسی دەکەن ڕێ لەو یارمەتیە مرۆڤیەش بگیرێت وەک دەرمان ئیتر چۆن دەکرێت بڵێن ئێمە بە تەنگەلی ئێرانەوەین. هەر بۆیە پێم وایە ئەمە پێچەوانەی سیاست و بەهاکانی ئەمریکایە و زۆریش زیان بەخشە. چۆن ینی زیانەکە چۆنە ئەگە بکرێت ورتر بۆم باس بکەیت. The U.S. claims that it's doing all of this in the interest of the long-suffering Iranian people. بەڵێ ئەمریکا دەڵێت ئەمە لە بەرژەوەندی گەلی ئێراندا دەکات کە دەمێکە لە ژێرباری گرانی مەینەتیدان. بەڵام ئەو هەنگاوانەی بەڕێوەبراتەکەی ترام دەینێت مەینەتیەکان زیاتر دەکەن. لەوانەیە بیرکردنەوەکە وەها بێت کە سەر هەڵدان دروستکات و ڕژێمی ئێران دەڕوخێت. بەڵام کاتێک خەڵک دەکەونە ژێرباری ئەم جۆرە فشارانەوە ئەوە زیاتر بیر لە بژێوی ڕۆژ بە ڕۆژیان دەکەنەوە نەک ڕوخاندنی حکوومەت. بەڕاستیش ئەوە سیاسەتێکی هەڵەیە و تەنها دەبێتە مایە مەینەتی زیاتر. دەشێت ببێتە مایەی ناجێگیری لە ئێراندا. ئەمە شتێکە ئوروپا لی نیگەرانە بە تایبەتی کە بە ملیۆنان پەنابەری سووریا دەبینن. جا ئایا دەیانەوێت بە ملیۆنان پەنابەری تری ئێرانی ببینن بەهۆی سیاسەتی ئەمریکاوە؟ نا بە پێچەوانە سەر لێ تێکچوونێک هەیە و ئوروپایەکانیش بەگومانە لەسەر ئامانجەکان و ئەوەش کە ئەمریکا دەیهەوێت بیکات. بەڵام ئەوروپاییەکان ژیانی کاتێک کە دێتە سەر باسخواز لەسەر کۆماری ئیسلامی ئێران ئاماژە بە ڕێکەوتنە ناوچیەکە دەکەن و وەکو دەستکەوتێکی گەورە سەیری دەکەن. ینی مولینیش لە قسەکانیدا ئاماژەی بەوە کرد ئەو زەمینە هاوبەشەی کە هەیە بریتە لە سووریا لە یەمان بەرنامە موشەشیەکەی ئێران. بەڵام ئەوروپیەکانیش تەنانەت باز لە بۆ نمونە دۆسەیەکی گرنگی وەکو پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێراندا ناکەن. ئەی ئەمە ئەبێ هاوسەنگیەکەی ئەوروپا لێرەدا لە چیا بێ؟ بەڕاستی من هاوڕانیم لەسەرەوەی ئێران وڵاتێکی پێشەنگ بێت لە پێشێرکردنی مافەکانی مرۆڤدا. دەزانی کە پێشبڕچەیەکی زۆر هەیە لەم دۆسیەدا. کۆریای باکوور بنمونە سەرۆکی ئەمریکا وا خەریکە بۆ دووهەم جار لەگەڵ سەرۆکی کۆریای باکووردا کۆ دەبیتەوە کە دنیایەک پێشێلکاری مافەکانی مرۆڤی هەیە. ئەمریکا دۆستی عەرەبستانی سعودیە کە ژمارەیەکی بەرچاوی خەڵک زیندانن لە وڵاتەدا و ڕۆژنامەوانێکی لەناو کۆنسوڵخانەکەی خۆی داکوشتووە. ئەمریکا نزیکە لە مەسر کە دەیان هەزار زیندانی سیاسی لە وڵاتەدا هەن. ڕاستە سیاسەتەکانی ئێران خراپن بەڵام خراپترین وڵات نییە. جا ئایا ئەگەر وڵاتێک بخرێتە ژێر ئەو فشارانەوە ئایا مافەکانی مرۆڤ پەرەدەستێنن؟ نا. بێگومان ئەو ڕژێمە دەکەوێتە باریش پرزەیی و دەکەوێتە گرتنی زیاتری خەڵکو و وەها دەکات زیاتر بایق بە بواری ئاسایشی خۆی بدات چونکە لەو بڕوایەدایە واشنگتن هەڕەشەی گۆڕینی ڕژێم دەکات. بە ئەمەد بۆ باس بکەم کاتێک ڕێکەوتنەکە کرا لەگەڵ ئێراندا لە نێوەندی ئەتلانتیک کۆنفرانسێکی گەورەمان هەبوو لەسەر مافی مرۆڤ لە ئێران و مەبەستیشمانەوە بوو بڵێن بەڵێ ڕێکەوتنەکە کرا. ئێستا کاتی ئەوەی سەنجی بخرێتە سەر دۆسیەکانی ترەوە. بێگومان مافەکانی مرۆڤیش هەر زۆر گرنگن بەڵام کاتێک لە ڕێکەوتنەکە دەچیتە دەرێ ئەوە پێویستە بکەوینە باسکردنی. هەر بۆیە هەڵەیەکی گەورە بوو کە ئەمریکا لەو ڕێکەوتنە کشایەوە. زۆر جار ئێمە گوێمان لە ئەوروپایەکان بۆ ئاماژە بەوە دەکەن کە بوونی
سوودێکی زۆری بە کۆماری ئیسلامی ئێران گەیاندووە بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی زیاتر فراوان کردووە و ینی دەرفەتێکی بۆ ڕەخساندووە چۆن بیە جموجۆڵی خۆی بکە لەو ناوچەی جیهاندا لەم ڕەهەندەوە ئەمە مەترسیەکی تر نابێت بۆ ئەوروپا. Clearly, this is a concern for Europeans, and we've just seen a couple of foiled plots where Iranian. باشکرایی ئەمە جێگای نیگەرانیە بۆ ئەوروپایەکان. چەند جارێک پیلانی شکست خواردراوی ئێرانمان بینیوە کە دیپلۆماتە ئێرانیەکان تێوەگڵاون بۆ لەناوبردننی مجاهیدینەکان. ئەوانەی ڕوودی جولیانی وتاری بۆ دەدان. مجاهیدینی خەڵک پێشتر ڕێکخراوەشی تەرۆریستی بوو. تەرۆریستانی سونە ئاینزاشە بوون کە ئێران لە وڵاتانی تردا لێی دەدان. بەڵام ئوروپایەکان ترس و نیگەرانی زیاتریان لە داعشە، ترسیان لە گەڕانەوەی جیراوەکانی داعشەیە لە سووریا لەوەی بگەڕێنەوە ئوروپا وەک دەڵێن چیان لێ بکەن لە کاتێکدا پڕکراون لە ئایدۆلۆژیەتی ڕقوکینە. ناڵێم هەمووی بەڵام زۆرێک لە هێرشە تەرۆریستەکانی لە ئوروپا کراون ئەلقاعیدە و داعش بوون. پێشم وایە ڕەهەندی سیاسی هەیە لەوەی کە ئێران بە پێشەنجی پشتیوانی لە تەرۆریزم ناودێرکراوە. هەر لە ماوەیەدا دوو هێرشی تەرۆرکاری کراون و دەگوترێت ئەو ڕێکخراوانە بنکەیان لە پاکستانە. بەڵام پاکستان لە لیستی تەرۆردا نییە. بۆچی؟ ئایا پەیوەندی بەوە هەیە کە خاوەنی چەکی ناوکیە؟ ئایا لەبەرەوەیە ئەمریکا پێویستی بە پاکستانە بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ هەر بۆیە ئەو جۆرە ناو دێرکردنانە زیاتر مەبەستی سیاسیان لە پشتەوەیە بڕوانینی من. Has a lot of political reasons behind it, not just reasons that are factual, in my view. بەس زۆر بە خێرایی ئەوەم پێ بڵێ یعنی زۆرێک لە لێکۆڵەرەوەکان کۆکن لەسەر ئەوەی کە بەشێک لە هۆکارەکەی دروستبوونی داعش ئەو سیاسەتی شیعەگەراییە بۆ کە ئێران لە ناوچەکەدا پیادەی کردووە هاوڕای لەسەر ئەوەیەیاننا. هاوڕام بەڵام با بگەڕێنەوە بۆ پێشتر. ئەمریکا حکوومەتە سونەکەی عێراقی ڕوخان وەک بەرەنجامێکیش ئەلقاعیدە هاتە عێراق و دواتریش داعش. بەڵێ بێ هیچ چەند و چۆنێک پشتیوانی ئێران بۆ هێزە شیعەکان ڕەوشەکەی زۆر خراپتر کردووە. بەڵام بەڕای من هەر تەنها لۆمەی ئێران بکرێت شتێکی گونجاو نییە. دەگەڕێمەوە بۆلات بابزانین ئێرانیەکان چی دەڵێن. لەناو کۆماری ئیسلامی ئێراندا نیگەرانیەکە قوڵە بەرامبەر ئەو کۆنفرانسەی وارشۆ لە کاتێکدا ئەمریکا هەر تەنها داوای گۆڕینی ڕەفتارەکانی ئێران دەکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هم برای عزتمون برای استقلالمون جارێکی تریش داکۆکی لە سەروەری و سەربەخۆیی و ناوبانگی خۆمان دەکەین. ئێمە ئامادەنین بۆ دژمنان خۆمان بەدەستەوە بدەین. ئەگەر لە هەنگاوی یەکەمەوە وڵاتەکەمان لە بەردانواندن بکات بۆ ئەمریکا ئەوە دەبێت تا کۆتایی بیکات. ئەمەش جانی بەدەستەوەدانی وڵاتەکەمان و سەروەریمان و سەربەخۆییمان و ناسنامەشمان. ئەگەر ژمانێت داکۆکی بکەین ئەوە پێویستە هەر لە سەرتاوە بیکەین. گەلی ئێمە هەمیشە ئەو بڕیارەی بۆ ئێستاش هەر هەمان بڕیار. گەلی ئێمە خۆراگرە لە بەردەم دژمنایەتی و داگیرکردن و بارە گرانەکاندا. تاران دەڵێت لەو بڕواایەدا نییە کۆنفرانسی وارشۆ هیچ ئەنجامێکی لێشین بێت و ئەو لێدوانانەشی دەدرێن بەهایەکی ئەو تۆیان نییە. سەبارەت بە کۆنفرانسی وارشە و لەو بڕواایەدام هەر لە سەرەتاوە کۆنفرانسێکی مردووە. پێم وانییە بتوانێت شتێک بکات. هەوڵێکی تری ئەمریکایە بۆ باڵادەستی خۆی بەسەر ئێراندا کە هیچ بنەمایەکی نییە و پێشم وایە ئەمانجیشان نییە تەنانەت دەقێکیان هەبێت ڕێک بکەون لەسەری. ئەوەندە نەبێت هەر یەکەیان لای خۆیەوە هەوڵداد لێدوان بدات لە جیاتی ئەوانی تر و ئەمەش ئەو ئاماژەیە دەداتەیە کە تەنانەت بڕوان بەوەش نییە کارێکی ڕژدا. مەبەستم لەوەیە خۆشیان باوەڕیان پێ نییە. ئەمریکا لە وەتای لە ڕێکەوتنە ناوچەکە کشاوەتەوە دەڵێت دەبێت ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن وەلێ پێدەچێ هێشتا ئێران نەگەیشت بێتە ئەو بڕواایە. ئەمریکا بڕیاری کشانەوەی لە ڕێکەوتنە ناوچەکە داوە. جایتر ئەمریکا پێویستە بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن. نابێت ئەمریکا ئێمە بگەڕێنێتەوە سەر مێزی دانوستاندن. ئێمە و تەواوی کۆمەلگای نێونەتەوەیش لە سەر مێزی دانوستاندنین. ئەمریکاش دەتوانێت بگەڕێتەوە. ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی سوورە لەسەر سیاسەتەکانی بەرامبەر بە ئێران و هەوڵیش بۆ هێنانە ئارای قۆناغێکی نوێ دەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا.
وەک بەڵگەیەک بۆ ڕژدیمان لەسەر ئاماژەکەمان دەمەوێت ئاماژە بە ئێوارەخوانێکی مێژووی بدەم. ڕێبەرانی عەرەب و ئیسرائیلی لە هەمان ژووردابوون و بیرۆڕایان دەگۆڕیەوە. هاوڕابوون لەسەر ئەوەی تەنها یەک هۆکار هەیە بۆ هەڕەشە و مەترسی ڕاستەقینە لەسەر گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمریکا هەوڵی هێنانە ئارەی قۆناغێکی نوێی هاوکاریەکان دەدات لە نێوان هەموو وڵاتەکانماندا بۆ چۆنێتی بەرەنگاربوونەوەی ئەو هەڕەشانە. هەر بۆیەشە ئەم کۆنفرانسەمان ڕێخستووە. ئەو هاوڕایی بەرامبەر ئێران هەبووە لەو کۆنفرانسەدا جێی خۆشحەڵیەکی زۆر و سەرسوورمانێکی زۆری ئیسرائیلیەکانیش بووە. هاوکاری و یەکگرتوویەک هەبوون کە بە هەموو ژیانم بیرم نایەت شتێکی ئاوا هەبوو بێت. پێم وایە ئەمەش گۆڕانکاریەکی مەزنە. ئاماژەیەکی گەشیشە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە دەتوانین یەکگرتوو بین دژی هەڕەشە و مەترسی هاوبەشەکانمان و هەروەهاش پێکەوە کار بکەین بۆ داڕشتنی ئایندەیەکی هاوبەش. پێم وایە ئەمەوە چەرخانێکی زۆر گەورەیە. باربارا بەڕای تۆ ئێران لە پەیامەکانی کۆنفرانسی واشۆ تێگەیشتووە؟ بەڵێ ئێران لە بێهیوایی بەرامبەر بە ئەمریکا تێگەیشتووە. لەو ڕوانگەی هێشتا ئێران لە ڕێکەوتنە ناوچەکەدا ماوەتەوە وها تێگەیشتووە کە فشارەکانی ئەمریکا بۆ ئەوەن تا ئێران لە ڕێکەوتنەکە بچێشیتەوە و ببێتە کار ئاسانیەک بۆ ئەمریکا لە پێکهێنانی هاوپەیمانێتێکی دژە تاراندا. بەڵام هەر چۆنێک بێت وەک ئاماژەت پێکرد ئەمە بۆ ئیسرائیل و هێندێک وڵاتانی عەرەبی جیاوازە و بەگرین جیانزانیوە لە هەمان کۆنفرانسدا بن لەگەڵ ئەمریکادا یەکگرتوو بن دژی سیاسەتەکانی ئێران. ئەلبەتە ئەمەش خزمەتی ئامانجەکان دەکات وەلی مەرج نییە بۆ هاوپەیمانێتێکی گەورەتر بە هەمان شێوە بێت. ئێمە پێشتریش باسی ئەومان کرد ئەڵێن ئەمریکا داخوازیەکەی ئەوەیە یاخوم ئامانجەکەی ئەوەیە کە ڕەفتارەکانی ئێران بگۆڕێت. بەڵام جۆشمان لە ڕۆحانی بوو. ڕۆحانی وەکو بڵێ لەخۆ ئامادەکردندا بۆ شەڕ. ئەگەری شەڕ لای ئێرانیەکان چەندە؟ هیوادارم ئەو شیانە نەبێت. تەنانەت بەڕێوەبەراتیەکەی ترامپیش ئەو ڕاستی دەزانێت کە شەڕ لەگەڵ ئێراندا کێشەیەکی نەخوازراوە. ئەمە بێلەوەی ئەگەر شتێکی ئەو هاڕوو بدات زۆربەی کاریگەریەکەی دەکەوێتە سەر ئیسرائیل چونکە لەوانەیە حزبوڵای لوبنان بکەوێتە موشەگرتنە شارەکانی ئیسرائیل. شەڕەکە شەڕی فشارە ئابوووریەکانە، شەڕی فشارە نەهێنیەکانە. لەم ماوەی ڕابردوودا هێندێک تاقیکردنەوەی موشکی ئێرانمان بینی. ئێران هێرشی ئەلکترۆنیکی کردە سەر ئەمریکا و هێندێک وڵاتی تر. لە هەمان کاتیشدا هێندێک لە ڕێکخراوە تێروریستیەکانی سوننا هێرشیان لە ناو ئێراندا کردووە. جا ئەوەیە شەڕە نەهێنیەکان، شەڕە زانیاریەکان، شەڕی ئابووری هەیە و هێشتاش نەگەیشتوێتە شەڕی باوی لەشکریانە و پڕ بەدڵیش هیوادارم نەگاتەوە بارە. پێ دوایە ئێران لە پەراوێز بنرێ بە تایبەتی کە ئێستا هاوڕاییەکی زۆر دەبینین لە ناوچەکەدا وڵاتە گەورەکانی عەرەبی وڵاتە گرنگەکان ئیسرائیل ئەمانە هەمووی هاوڕان لەسەرەوەی کە ئێران مەترسیە. ئێران لە پەراوێز دەنرێ یان نا؟ ئایا دەتوانن ئێران دوور بخەنەوە؟ نا. پێم وانییە بتوانن. لەوانەیە بۆ ماوەیەکی کورتخایان بتوانن. لەوانەیە سیاسەتی ئەمریکاش بگۆڕدرێت ئەگەر بەڕێوەبەراتی داهاتوو وهای دانا ئەم سیاسەتە سەرکەوتوو نییە و هەوڵی بەشداری بە ئێران بدات. خۆ لەوانەشە ئێرانیش هەوڵ بدات لەگەڵ بەڕێوەبەراتی داهاتوو بکەوێتە وتوێژ یعنی پاش هەڵبژارنەکانی ساڵی 2020. جا بەڕاستی ئێرانێکی 8 میلیۆن کەسی لە شوێنێکی استراتێژی گرنگدا ناتوانرێت دوور بخرێتەوە چونکە بەڕاستی شتێکی زۆر ناواقعیە. بەس لێرە گەلانی ئێران نییە بەقەدەوی مەبەز ڕژێمی ئێرانە ئەو جموجۆڵانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیەتی. بەڵێ بەڵام پێم وانییە ئەمە شتێکی پراکتیک بێت بۆ مەودای درێژخایەن چونکە ئێران ڕۆڵی زۆری هەیە لە زۆر وڵاتاندا. بۆ نمونە ئەگەر بتەوێت کۆتایی بە شەڕی یەمەن بێنیت، ئەگەر چارەسەری سیاسی بوێت لە سووریادا ئەوە پێویستە لە بیریشمان نەچێت. کاتێک ئەمریکا ئەم کۆنفرانسەی وارشۆی هەبوو ئێران لە رووسیا لەگەڵ رووسەکان و تورکەکان لە کۆبوونەوەدا بوو. پێش دەچێت ئەمان زیاتر کاریگەریان هەبێت لە سووریادا وەک لە ئەمریکا. هەر بۆیە ئەو بیرکردنەوەی زۆر بە قورس دەزانم تا ئێران دوور بخرێتەوە. پێدوانی ئەمایان هاوپەیمانێتێکی کاتی بێ بە تایبەتی لە نێوان تاران و مۆسکۆ و ئانکەرەدا چونکە کە وردەبییتەوە تایدا بەرژەوەندیەکی ئەوەندە گەورە نابینی کە بەیەشیانە و بەستێتەوە هێندەی ئەوەی کە بەرژەوەندی کاتی بەیەکەوە بەستونەتەوە. You may be right that this is just a temporary alliance, but
لەوانەیە ئەمەش ڕاست بێت کە هاوبەندێکی کاتی بێت بەڵام ئێستا بەهێزترین هاوبەندی لە سووریادا دەزانیت ئەگەر ئەوروپایەکان هەوڵی سەقامگیری بدەن لە سووریادا ئەگەر بیانەوێت ڕێگە لە پەنابەری زیاتر بگرن ئاوا دەشێت لەگەڵ ئەو سێ وڵاتەدا قسە بکەن بە تایبەتی لەسەر دۆسیە ڕژدەکاندا ئەمەش بەشێکە لە بەرەنجامەکانی ناکۆچی نێوان ئەوروپا و ئەمریکا ئەمە شتێکە پێویستە واشنگتن بە نیگەرانیەوە لێ بڕوانێت چونکە ئەوروپا هەمیشە هاوپەیمانە سەرچیەکەمان بووە و ناکرێت فرامۆش بکرێت. has always been our premier ally and we should not take them for granted. پێدەچێت یەکێک لە گرنگیەکانی تری کۆنفرانسی وارشۆ هێنارە ئارای ئەو قۆناغە نوێ بێ وەک دەگوترێ بۆ سەقامگیریەکی جێگیر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بایەخی تایبەتی خۆی هەیە. President Trump remains hopeful that what has eluded the world for generations سەرۆکتران بەردەوام هیوادارە کە دەشێت ئەو شتانەی بەسەر جیهانەوە گرفت و سەخت بوون ئیتروەها نەمێنن ئێمە پێمان وایە شیانەکان ئێستا زیاترن چونکە دەبینیت وڵاتانی عەرەب متمانە و بڕوایان بە ئیسرائیل هەیە و دانیش بە مەترسیە ڕاستەقینەکەی ناوچەکەدا دەنێن ئێستا کاتی درێژەدان نییە بە جیاوازیە دێرینەکان بەڵکو بەرەنگاربوونەوەی مەترسی ناوچەکەیە ئەو توندوتیژێ و تیرۆریزمەی لە ئێرانەوە هەناردە دەکرێت. فەلەستینیەکان هاوڕانین و ئێستاشی لەگەڵدا بێ وەها دەڕوانە کۆنفرانسی وارشۆ کە بۆ مەبەستی فەرامۆشکردنی دۆسیەی فەلەستینیەکانە و هیچی تر. Never be part of any event that its aim is the liquidation of the Palestinian cause. ئێمە هەرگیز نابینە بەشێک لە شتێک کە ئامانجەکەی لە ناوبردننی دۆسیەی فەڵەستینیەکان بێت هەرگیز ڕەوایی بەو جۆرە دیدارانە نادێن ئامانجی کۆتایی وارشۆ شوێنێکی ترە و دۆسیی فەڵەستینیەکان لە پەراوێزراوە تەنانەت ئەوانەی ئەو دیداری وارشۆیان ڕێخستووە هیچ پەیوەندیەکیان بە نوێنەرانی ڕەوایی فەڵەستینیەکانەوە نەکردووە. بەڵام بۆ بەشێکی بەرچاوی وڵاتانی عەرەبی ئەم قۆناغە بە قۆناغێکی پڕبایەخ دادەنێن و دەخوازن مەینەتیەکانی ڕابردوو کۆتاییان پێ بهێنرێن و لە پەڕێیەکی نوێش هەڵبدرێتەوە. ئەمە ڕوانینێکی گرنگ و نوێیە بۆ ئایندە گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووچاری مێنەتێکی زۆر بوونەتەوە بەهۆی مانەوەیان لە ڕابردوودا ئێستا دەڵێن ئەمە قۆناغێکی نوێیە بۆ ئایندە و هەروەهاش بۆ کەشەکردنی هەموو وڵاتێک. هەڵبەت بۆ ئیسرائیلیەکانیش بە هەمان ئەندازە گرنگە قۆناغێکی نوێی ئاشتی و ئارامی دەست پێ بکات. پێویستە پێت بڵێم ئەو بڕیارە بوێرانەی سوڵتان قابوس بۆ بانگێشتکردنم بۆ ئەمان بڕیارێکە جیهان دەگۆڕێت ئاماژەیەکە بۆ ڕێگەیەک وەک باست کرد تا لە ڕابردوودا گیر نەخۆین بەڵکو هەڵ بۆ ئایندە بدەین زۆر کەس لەگەڵم بیرکردنەوەدایە و دەشتوانم بڵێم بەشدارانی ئەم کۆنفرانسەش. تەل ئەڤیڤ خواست و هیوای گەورەتریشی هەیە و داوای هەنگاوی زیاتر دەکا بۆ لەمە و دواو ناخوازێ کار و ئەرکەکانیش هەر لە چوارچێوەی کۆنفرانسەکەی واشۆدا بمێننەوە وەک دەڵێ ئاسوودەیی و گەشەکردن لە ناوچەکەدا پێویستی بە هەنگاونانی زیاتر و بوێرانەتریشە. کۆنفرانسی وەرشۆ خاڵی وەچەرخان بوو لە هۆڵێکدا نزیکەی 60 وەزیری دەرەوە دایان نوێنەری حکوومەتەکان و سەرۆک وەزیری ئیسرائیل و وەزیرانی دەرەوەی وڵاتە سەرەکیەکانی عەرەبپێکەوە بوون و هاو هەڵوێستیش بوون دژی مەترسیە هاوبەشەکەمان واتە ڕژیمی ئێران پێم وایە ئەمە وەچەرخانە تێگەیشتێکی هاوبەشە لەسەر ئەوەی چی بووەتە هەڕەشە و مەترسی بۆ سەر ئایندەمان چی بکەین بۆ ڕێگەگرتن لەو هەڕەشە و مەترسیە ئەمانە بێ لەوەی شیانەکانی هاوکاریکردنیشی وها لێ کردووە سنوورەکانی بواری ئاسایشی تێپەڕێنێت و بڕوات بۆ هەموو بوارێکی ژیانی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەش پێویستە بە شێواز و ڕێگەی تر درێژەی هەبێت بۆ هەمان مەبەست. باربارە یەکێ لە پەیامە گرنگەکان لە کۆنفرانسی واشۆدا هێنانە ئارای سەروەختێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستا دەبینین ئیسرائیلیەکان و زۆرێک لە وڵاتە گرنگەکانی عەرەبی نزیک بوونەتەوە لەسەر یەک مێز دانیشتون ینی هەر کاتی تۆمارکردنی ئەم بەرنامەیە ئەمە گوێمان لە سەرۆکوەزیری ئیسرائیل بوو یان لە لێدوانێکدا ئاماژە بۆ دەکا کە زۆرێک لە وڵاتە عەرەبیەکان لەو ناوچەیەدا چیدی ئیسرائیل بە دوژمن نازانن. سەقامگیری لەگەڵ ئاسایش لەگەڵ ئاشتی شتێکە شیانی هەیە لەو ناوچەیەدا دروست ببێ. I think it's very good that the Arab countries, including ones that don't have peace. پێم وایە شتێکی زۆر باشە کە وڵاتانی عەرەب و بەتایبەتی جوانەی ڕێکەوتنی ئاشتیان لەگەڵ ئیسرائیل دانیە کۆبوونەوەی لەگەڵدا دەکەن و ئەمەش هەنگاوێکی زۆر باشە.
هیوادارم ئێرانیش دەستبەرداری ئەو سیاسەتە شەڕەنگێزیەی ببێت بەرامبەر بە ئیسرائیل کە پێم وایە بۆتە بنەمایەکیش بۆ سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران. بەڵام وەک بینیمان فەلەستینیەکانیش لەوێ نەبوون لە بیریشمان نەچێت وڵاتە گەورەکانی عەرەب وەک شانشینی عەرەبستانی سەعودیە ناتوانن پەیوەندی فەرمیانەی دیپلۆماسی لەگەڵ ئیسرائیلدا پێک بهێنن تا ئەو کاتەی بە شێوەیەک لە شێوەکان چارەسەری کێشەی فەلەستینیەکان دەکرێت. ئەمە دۆسیەکی مێژوویە بۆ جیهانی عەرەبی. تەنانەت ئەگەر هاوکاریشە بێت لە نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیلدا دژ بە ئێران، بەڵام هێشتاش هەر بە ناتەواودا دەنرێت ئەگەر چارەسەرکردنی کێشەی فەلەستینی لەگەڵدا نەبێت. جا بەداخەوە بەرەو پێشوەچوون لەمایاندا نابینم. بەڕێوەبەراتیەکەی ترامپ دەمێکە باز لە پلانی ئاشتی دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بەڵام هێشتاش بەگومانم. پێ دوایە ئەمریکا لێرەدا بتوانێت شتێک بکات لەگەڵ فەلەستینیەکان و لەگەڵ ئیسرائیلیەکانیشدا و کۆتایی بەم قەیرانە چەند ساڵی نێوانیان بهێنرێت؟ نا بەڕاستی پێم وانە کاتێک بەڕێوەبەراتی بڕیاری گواستنەوەی باڵۆزخانەی ئەمریکایدا لە تەلەڤیڤەوە بۆ ئۆرشەلیم بەڕاستی وە گولەیەک بوو بنرێت بە پرۆسەی ئاشتی نێوان ئیسرائیل و فەلەستینەکان. لە بەرامبەریشدا هیچ شتێکمان لە ئیسرائیلەکانەوە پێنەگەیشت. هەنگاوێک بوو تەنها وەک جێبەجێکردنی پەیمانێکی دۆناڵد ترامپ بوو لەسەر وەختی هەڵبژاردنەکاندا. تەنانەت پاشای عەرەبستانی سەعودیە ناڕزایی هەبوو لەم چەند ڕۆژانەی ڕابردووشدا وتوێتی لە هەر سەودایەکدا لەگەڵ ئیسرائیلەکاندا پێویستە بەرژەوەندی فەلەستینیەکان لە بەرچاو بگیرێت. ئەگەر ئێران بەم شێوەیە و سیاسەتەکانی هەر بەم شێوەیە بێ ئەمە پێشتر جۆمان لە ئێرانیەکان دەبوو ئەمەژیان بەوە دەکریا خوجەختیان دەکردەوە دەبێت ئیسرائیل لەسەر نەخشەی دنیا نەمێنێ لەمەیاندا چۆن ئیسرائیل دەتوانێت چی بکا بە تەنیا ئەگەر ئەمریکای لەگەڵدا نەبێ. پێم وایە ئەو جۆرە لێدوانانە بە شێوەیەکی بەرچاو زیان دەدەن. پێشم وایە زۆر بەشیان هەرگوتاردان بوون و هیچی تر و مەبەستەکەشەوە بوو ئێران ئیسرائیل دوور بخاتەوە لە هێرشکردنە سەر ئێران یان ئەمریکا لە ئەوها هەنگاوێک دوور بخاتەوە. وەک دەزانین ئیسرائیل چەکی ناوچی هەیە و ئێران نیەتی. بەڕاستیش ئەوە پرسیاری بەلای منەوە دروست کردووە ئەم دوو وڵاتە کامیان مایەی مەترسیە بۆ سەر ئەوەی تر. دەمێکە داوا دەکرێت ئێران دەستبەرداری ئەم جۆرە دروشمە گەمژانەیە ببێت وەک مەرگ بۆ ئەمریکا یان مەرگ بۆ ئیسرائیل. ئەمانە زیانی زۆر دەدەن و زۆربەی ئێرانەکانیش پشتیوانی لەم جۆرە دروشم و سیاسەتانە ناکەن. هەر بۆیە پێویستە ئێران ئەو گوتارانەی بگۆڕیت و خواستی خۆشی نیشان بدات کە ڕۆڵی بنیادنەری هەیە لە ناوچەکەدا لە بەرامبەر خواستی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی تریش بۆ بەشداری پێکردنی ئێران. بەڵام لە کۆتایی ئەگەر ئەم ڕژێمەی ئێران ئەم ڕفتارانەی خۆی نەگۆڕەیە ئەم ڕژێمە هەر بەردەوام بوو لەسەر ئەم جۆرە سیاسەتانە ئیتر چۆن نەتوانین بڵین ناوچەیەکمان هەیە لە جیهانە پێڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکە سەقامگیرە ئاشتیتیا بەرقەرارە هەروەها ناوچەیەکە پارێزراویشە لە ڕووی ئاسایشیەوە. ناتوانین هەر بۆیە پێویستیمان بە هەوڵی دیپلۆماسی هەیە پێویستیمان بە هەوڵی ڕاوێژکاری هەیە هەرەوەندە بەز نییە هاوپەیمانەتێک دژی یەک وڵاتێک پێک بهێنرێت. بەڵێ فشارەکان ئاساییە هەدبن بەڵام پێویستە دانووساندنی شت هەبێت و ئەمەش ئەو شتەیە کە ئەم بەڕێوەبەراتیە نیەتی. بەڵام بەهۆی پشتیوانی ئەوروپاییەکانەوە ئێران دەڵێ ناگەڕێمەوە سەر مێزی دانووساندن. The Iranians aren't getting very much support from the Europeans. It's largely ئێرانەکان پشتیوانێکی ئەوتۆ ناکرێن لەلایەن ئەوروپایەکانەوە و بەگشتی شتێکی سمبولیە و دەتوانم بڵێم هیچ بەرژەوەندێکی ئابووریان نییە لەو ڕێکەوتنە ناوچەکەدا. بەڵام بڕیاری ئەویان داوە لە ڕێکەوتنەکەدا بمێننەوە چونکە دانووساندن لەسەر ئەو ڕێکەوتنە 12 ساڵی خایاند. ئێرانەکانیش نایەندەویست وەک پێزراوێک ببیندرێن لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکاندا و بە دەرفەتێکی دەزانن بە تایبەتی کە ئەگەری گۆڕانی بەڕێوەبەراتی هەیە لە واشنگتن. پێت وایە سروشتی ئەم ڕژێمەی کە ئێستا لە دەسەڵاتە لە ئێرانە بۆ سیستمەی کە هەیە هیوایە کە بێ کە بڵین ئەم سیستمە کۆمەڵی گۆڕانکاری لە خۆیدا دەکا کۆمەڵی گۆڕانکاری ئەوێنی دەکا کە بۆ ناوچەکە و بۆ خۆشی باش بێت. بەڵێ بەڕاستیش هیوادارم لە پێناوگەلی ئێراندا ئەوە بکات بەڵام بەداخەوە دەرفەتەکە باشتر دەبوو بۆ جۆرە گۆڕانکاریانە باشتر دەبوو ئەگەر ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچەکەدا بمایەوە. ئێستا نیگەرانیم هەن لەوەی ئێران سەرکوتکاریەکی زیاتر بەکار دەهێن لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و ناوچەکەشدا
هەر بۆیە دەرفەتەکان بۆ بەرزڕاگرتنی چارەسەریاشیانە هەر هیچ نەبێت بۆ ماوەیەک دواتر دەکەوێت. باربارا زۆر سپاست دەکەم. Thank you very much. You're quite welcome. My pleasure. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون و هەر لە خۆشیدا جێتان بێڵین و هەڵنەوەرێن.